سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا خۆم بە بەختەوە ڕێزانم جارێکی تر ئەبما و میانی ماڵەکانی ئەوەی خۆشەویست بۆ پێشکەشکردنی بەرنامەکەی خۆتان هواتە بەرنامەی ئێمە و بینەران. وەکو هەموو هەفتەیەک ئەم بەرنامەیەشمان کۆمەڵێ نامە و بابەتی ئەوەی خۆشەویست لە خۆ دەگرێت کە یەکە پێشکەشی ئەوەی ئازیزیەکە. پێش دەستپێکردنی بەرنامەکە ناوبڕێک وەربگرین سروشتێکی جوان ببینین اینجا ڕۆینە سەر بابەتەکان. لەنێو خەڵکدا قسەیەکەیە کە دەڵێت ئەسپەکان کاتێک دەگەنە سەرەوە ژووری و زۆریان بۆ دێ گاز لە یەکتر دەگرن.
ئەمە ڕاست وەسفی دۆخی ئێستای بەرپرسانی کۆماری ئیسلامیە. کاربەدەستانی کۆماری ئیسلامی لە ڕوبەڕووبوونەوەیان لەگەڵ گەڕانەوەی سزاکان و بەردەوامی و قوڵبوونەوەی قەرانەکانی ناوخۆ و دەرەوە زۆریان بۆ هاتووە و ڕۆیان کردووەتە تاوانبارکردنی یەکتری خەریکی گازگرتن لە یەکەن. لە ڕۆژی شەمەی ڕابردوو کە سزاکانی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان گەڕانەوە ژمارێکی زۆر لە کاربەدەستانی سیستم دژی یەک دەدوێن و یەکتر تاوانبارەکەن. زیادبوونی ئاشکرای ناکۆکەی لە نێوان بەرپرسانی باڵای کۆماری ئیسلامی نیشانەیەکی کلاسیکیە لە هەڵوەشانەوەی حکوومەتە دیکتاتۆرەکان. ناکۆکی لە سەروی دەسەڵاتدا یەکێکە لە گرنگترین هۆکار لە داڕمانی ئەم جۆرە ڕۆژێمانە. ئێستا ئەم ناکۆکیە کە ئەلبەت پێشتریش هەبوو زیاتر لە هەر کاتێکی تر خۆی دەرخستووە، چۆن بەڕاستی زۆریان بۆ هاتووە و داهاتووی خۆیان و دەسەڵاتیان پتر لە جاران لەبەر مەترسی جەدیدا دەبینن. ئەلبەت ئەوەیش دەزانین کە ئەم دۆخە بەرهەمی شکستی سیستەمی کۆماری ئیسلامیە لە بوارە جیاجیەکاندا. لەم ناکۆکیانەدا هەر کامە تەنها هەوڵ دەدەن بەرپرسیارەتیەکان بخەنە ئەستۆی کەسانی تر. نمونونەکەی دەکرێت لە دنیای تۆپی پێدا ببینرێت. کاتێک تیمێک سەردەکەوێت هەمووان خۆیان لەو سەرکەوتنەدا بەشدار دەزارن، بەڵام کاتێک شکست دەهێنێ ناکۆکی و قەیران دەست پێ دەکات. کۆماری ئیسلامی ئێستا وەک ئەو تیمەیەکە دۆڕاوە و تووشی ململانێ ناوخۆی بووە. لە لوبنان شکستی هێناوە، حیزبوڵڵا لە ئاستانەی هەڵوەشانەوەیە، حەماس گەیشتووەتە کۆتایی ڕێگا، دەسەڵاتی بەشار ئەسەد ڕووخا، فەرماندەکانی سوپا یەک لە دوای یەک کوژران و خودی کۆماری ئیسلامی بووەتە ئامانجی هێرش و دوای ئەوەیش ئێستا ئەمڕۆ سبەی کە کەی هێرش دەکرێتە سەری. جیا لەمانە سزا نێودەوڵەتیەکان گەڕاونەتەوە و تەوەری مقاومەت کە سەردەمێک بە شانازیەوە تەنانەت تا دەریای نێوەڕاست لە ژێر دەسەڵاتی خۆیدا دەیزانی ئێستا لە هەڵوەشانەوەدایە. سەردەمێک فەرماندەکانی سوپا بە شانازیەوە باسی گەیشتن بە کەنارەکانی دەریای ناوەڕاستیان دەکرد. ئەمڕۆ هەموو ئەو لافلێدانانە تەنانەت لای خۆشیان بایەخێکی نەماوە. عەلی خامنەئی چەندین جار جەختی کردووەتەوە لەسەر پێویستی یەکڕێزی ناو دەسەڵات، بەڵام بەرپرسانی کۆماری ئیسلامی ئیتر گوێڕایەڵی فەرمانەکانی نین. زۆرێک لەوان بە ئاشکرا یان بە ناڕاستەوخۆ سیاسەتەکانی خامنەی وە کۆکاری سەرەکی ئەم قەیرانانە دەناسێنن. لە تۆڕە کۆمەڵایەتیەکانیشدا ئەم ڕەخنانە تونترن. زۆرێک سیاسەتە گشتیەکانی ڕێبەریان خستووەتە ژێر پرسیارەوە. ئەم دووشەقبوون و دوودەستی و چەنددەستیە لە نێو بازنێ دەسەڵات زیاتر لەوەی تەنها بەرهەمی جیاوازی بۆچوونی بێت، دەرەنجامی گۆڕانکاری بنەڕەتیە لە ژینگەی ناوخۆیی، ناوچەی و نێودۆڵەتی دۆروبەری کۆماری ئیسلامی. لە ناوخۆی وڵاتدا زۆرینەی خەڵک ئیتر شێوازی ژیانی سەپاوی کۆماری ئیسلامی قبوڵ ناکەن. لە ناوچەکەدا ڕژێم چەندین شکستی تاقی کردوێتەوە. لە بواری جیهانیشدا کۆماری ئیسلامی بەرەوڕووی هاوپەیمانێکی سیاسی وابووری بووەتەوە و سزاکانی ڕێکخراوی نەسەرگرتوەکان گەڕاوەتەوە و پتر لە جاران بەتاق کۆتوێتەوە. خامنەئی تر توانایی کۆنتڕۆڵکردنی کۆمەڵگا و تەنانەت دامەزراوە ژێردەستەکانی خۆی نییە. بۆ نمونە لە بابەتی حەجابی زۆرەم لێدا سەرەڕای جەختکردنەوەی دووبارەی ڕێبەر نە دەستگاکان توانای جێبەجێکردنیان هەیە و نە کۆمەڵگاش قبوڵی دەکات. ئەم نەتوانینە لە جێبەجێکردنی خواستی ڕێبەر نیشانەی لاوازی توندی پێکادەی دەسەڵاتی کۆماری ئیسلامیە. بەگرتن و ئەزیەت و ئازار و ئادام بەنیازن قەرەبووی ئەم زوعفە بکەنەوە کە بێگومان ئەویش لە بەرچاوی خەڵک ڕوونە کە بۆشی وا دەکەن. بۆیە مەبەستی خۆشی ناپێکێ. ئەوەش بڵێم لەبارەی کاردانەوە بۆ گەڕانەوەی سزاکانیش حکوومەت تووشی ئیفلیجی بڕیاردان بووە. هەندێک پێشنیاری دەرچوون لە پەیماننامەی بڵاوبوونەوەی چەکی ئەتۆمی و تەنانەت بەرهەمهێنانی چەکی ئەتۆمی دەکەن، بەڵام هیچ یەکێک لەم هەڕەشانە جێبەجێ ناکەن. چونکە حکوومەت دەزانێت ئەم جۆرە هەنگاوانە ئەگەری هێرشی ڕاستەخۆی ئیسرائیلیان ئەمریکا زیاد دەکەن. هەموو ئەمانە دەری دەخەن کە کۆماری ئیسلامی سەرەڕای قسە بەتاڵەکانی پێشوو ئێستا توانایی جێبەجێکردنی نییە. لافلێدانی بێپشتیوانی ئابووری، سەربازی و گرنگتر لە هەمووی بێپشتیوانی خەڵکی نەتەنها سوودی نییە، بەڵکو دەتوانێت ببێتە هۆی کارەساتێکی کوشندە بۆ سیستەمەکە کە ئێستا وای لێ هاتووە. ئەمڕۆ ئەوانەیە کە تا دوێنێ باسی داخستنی تەنگەی هۆرمۆز دەرچوون لە پەیماننامەی بڵاوبوونەوەی ئەتۆمی و کۆتایی هاوکاری لەگەڵ ئاژانسیان دەکرد،
هەر هەموویان بێدەنگ بوون چونکە سیستمەکە ترسی دەرەنجامەکانی دەکاتەوە و هەر بۆیە لافلێدانیش هەر بۆ پێکەنین و گاڵتە پێکردنیان بەکاردێ. گەڕانەوەی سزاکان دۆخی ئابووریشی گەیاندووەتە سنووری هەڵوەشانەوە. نرخی دۆلار لە بازاڕی ئازاددا لە 114,000 تمەن تێپەڕیوە و زۆر ئەگەرە لە ڕۆژانی داهاتووشدا زیاد بکات. ئیتر متمانە و باوەڕ بە کۆماری ئیسلامی نەماوە، نە لە ڕووی کۆمەڵایەتیەوە، نابووری، نە سیاسی و نە ئەمنیەوە. خاڵی سەرنجڕاکێش ئەوەیە کە ئەم دوودڵیە لە بڕیاردان و ئەم نەتوانینە لە بەڕێوەبردنی قەیراندا وردە وردە هەمان ئەو شتەیە کە لە ئەدەبیاتی سیاسیدا وەک یەکێک لە گرنگترین نیشانەکانی ڕووخانی حکوومەتێکی دیکتاتۆری دەناسرێتەوە. 47 ساڵی ڕابردوو هەرگیز نیشانەکانی دابەزین و هەڵوەشانەوەی کۆماری ئیسلامی تا ئەم ئاستا ئاشکرا نەبووە، بەڵام هێزێکی ڕێکخراوی و بە ئاسۆی ڕوون بۆ سەقامگیرکردنی ئازادی و بەرابەری دەوێ تا کۆماری ئیسلامی لە گۆڕ بنێت. من ڕۆڵەی کوردم پەروەردەی جەرگەی شۆڕشی چینی چەوزاوە من ڕۆڵەی کوردم پەروەردەی جەرگەی شۆڕشی چینی چەوزاوە دژ بە سەرمایەم تەنیا پاڵپشتی مەڵگرگانە داگرزاوە دژ بە سەرمایەم تەنیا پاڵپشتی مەڵگرگانە داگرزاوە دێم و دێم و دەم دێم و دێم و دەم دێم هەتا ئاسۆم لێدیارە دێم و دێم چونکە بانگەوازی من هاواری کوردی هەژارە کاگیەدێ نامەیەکی بۆ ناردوین و لە نامەکەیدا نووسیوێتی محەممەد ڕزا باهونەر ئەندامی مەجمەعی تەشخیصی مەسلحەتی نیزام لە قسە و باسێکدا لەگەڵ سایتی انتخاب وتوویەتی تەنها 10% خەڵکی ئێران حەزبوڵڵاهین، بەڵام 90% ئێرانیەکان دەیانەوێت ژیان بکەن. هەروەها زیادی کردووە کاگیەدێ ژنێکی چارچێوی لە تەلەڤیزیۆندا گوتی وڵاتی حەزبوڵڵایەکانە، هەر کەسێک حەزبوڵڵا قبوڵ ناکات با بڕوات. کاگیەدێ دەڵێ ئاخۆ بڵێ تۆ چکارەیت کام قسانە دەکەیت. لەم پەیوەندیەشدا چەند خاڵێکی شاراوە هەیە کە کاگیەدێ ئاماژە پێداوە. یەکەمیان ئەم جۆرە قسەیە ئەگەرچی بۆ ئێمە تازەنین، بەڵام وتنی لەلایەن کاربەدەستێکی ناو حکوومەتی کە کۆنە ئوسولگەرایش بووە نیشاندەری ئەوەیەکە لە ناو دەسەڵاتدا نیگەرانی جدی هەیە سەبارەت بە جیایی حاشا لێنەکراوی نێوان خەڵک و حکوومەت. دووهەم ئەگەر دەسەڵات تەنها پشت بە 10% ببەستێت، یەکێک لە خاڵە وەرچەرخانە کۆمەڵایەتیەکان واتە ناڕزایەتیەکان قەیرانە کۆمەڵایەتیەکان ئەم ڕێژەیە بە دڵنیاییەوە ناتوانێت دەسەڵاتی خۆی بپارێزێ. دووهەم یەک ڕاستی تر دەردەخات کە پێگەی کۆمەڵایەتی ڕژیم ڕۆژ لەگەڵ ڕۆژ کز و لاوازتر دەبێت. خاڵی سێهەم باهونەر بە فەرمی باسی دوو ڕەوتی جیاوازی کردووە کە مینێکی حکوومەتی ئایدۆلۆژی بنیاد و زۆرینەیەکی کە زیاتر لە دوای ژیانێکی یاسایی گوزەرانی باشتر و داهاتووی خۆیان و منداڵەکانیاندان. باهونەر دانی پێدا دەنێت کە دیسکۆرسی فەرمی حەزبوڵڵاهی بوون ئیتر شێوازی ژیانی زاڵ لە ئێران نییە. خەڵک لە دوای ژیانکردنیەکی سەردەمیانن، نەک مقاومەتی هەمیشەی لە پێناو هەندێ دروشمی بێناوەڕۆک. چوارەم با خەمڵاندنی 10% حەزبوڵڵاهی و لایەنگیری حکوومەتی لە دانیشتوانی ئێران ڕوونەکە لە ناڕزایەتە گشتگیریەکان کە بووەتە ڕۆتێکی یاسایی حکوومەت بۆ بەردەوامبوونی خۆی ڕوو دەکاتە شێوازی زەبروزەنگ و سەرکوت کە هەروایشی کردووە، چون حکوومەتێکە جەماوەری لەگەڵ بێت کاریوە ناکات. پێنجەم لە نێو قسەکانی باهونەرەوە دەکرێت تێبگەین کە گوتاری فەرمی حکوومەتی لە کۆمەڵگەی ئێراندا لە کۆتاییەکەی نزیک بۆتەوە. دیسکۆرسێک کە چواردەیە لەسەر بنەمای مقاومەتی هەمیشەیی ئۆمەتی حەزبوڵڵا بنیادنراوە، ئەمڕۆ بەرامبەر نەسڵێک دانراوە کە ئەم ڕەوایەتە ناسەلمێن و
لەسەر ماندووی و ئەزمون دەیانەوێت ژیان بکەن، ئازاد بن، غەمی پارۆنانێکیان نەبێت، دڵخۆش بن بە داهاتوویان کە لەگەڵ دەسەڵاتی ئاینی نایەتەوە. شەشەم، بەڵام کۆتایی شاهنامە پێش لەوەی کە پەیامی هەڵوەشانەوەی سیستەم بێت بە واتای کۆتایی هاتنی سەردەمی مەشروعیەتی ئایدۆلۆژیە، سەردەمێک کە دەسەڵات دەیتوانی ئیرادەی خۆی بە زمانی ئاین و مقاومەت ڕەوایەت پێ بدات. بەڵام ئێستا ئەم ڕەوایەتە کەس دوای ناکەوێ. ئێستا زمانی کۆمەڵگا زمانی نان و ڕێز و ئازادی و ژیانە کە کۆماری ئیسلامی لەگەڵی ناتەبایە. لە بارودۆخێکی وادا هەر هەوڵێک بۆ بنیادنانەوەی دەسەڵات لەسەر بنەمای ویست و خواستەکانی کەمینە جگەل لە قوڵکردنەوەی جیاوازی کۆمەڵایەتی و ئەخلاقی دەستکەوتێکی نابێت. کاگیادەی دەڵێ بە گومانم قسەی باهونەر نەگل لەسەر ئاگاداری و دڵسۆزیەوە بەڵکو لە دەرکی تەواوەتی کۆتایی کاریان. دان بەوە دادەنێ کە حیزبوڵاهی بوون ئیتر نە پێوەری چاکەیە بەڵکو نیشانەی دوورکەوتنەوە لە زۆرینەی کۆمەڵگایە. بە واتایکی تر ئیتر نیشانەی شەرمەزاریە. شەقام کۆڵان بە کۆڵان ژینا زیندووە دلێر و جوان ڕەمزی خەباتە دڵپڕاواتە هاواری ژنە دژدە سەڵاتە بە دوو تەوێڵم ئەی پەریزادە کۆڵان بە کۆڵان جادە بە جادە لاچکەکەت لەسەر جادە بە جادە ژینەی چاوژان ئەگریجت لەسەر کۆڵمت بەلە دەژینەی چاوجان سەر هەڵدان ژینە بەرخۆدان ژینە ژینە ناوی تۆ کڵپەی ئاورینە هەستە ببینە ئەو ڕقوقینە لە تۆڵەی تۆوە گڕی سوورە سەریشینە سەر هەڵدان ژینە بەرخۆدان ژینە لە دوو تا هاتوون گەلی ئازادە کۆڵان بە کۆڵان جادە بە جادە ژینە چاوکەژە لەچکەکەت لادە لە چەکلادە ئەگریجت لەسەر کۆڵمت بەلادە لە چەکلادە بە دوو تا هاتوون گەلی بندەستان کۆڵان بە کۆڵان جادە بە جادە ژینە چاوکەژە لەچکەکەت لادە لە چەکلادە ئەگریجت لەسەر کۆڵمت بەلادە لە چەکلادە کاک سەعید لە نووسراوەیەکدا باس لە ئەو خاڵانە دەکات کە لەژێر ناونیشانی ئاشتی و ئاسایشەوە لە تەرحی ڕاگەندراوی ترامپ بۆ شەڕی غەزە و کێشەی فەلەستین خراونەتە ڕوو و دەڵێت ئامانجی سەرەکیان هیچ نییە جگە لە لاوازکردنی بەرخۆدانی خەڵکی فەلەستین، پەراوێزخستنی مافەکانیان و سنووردارکردنی سربەخۆیی سیاسی و کەمکردنەوەی توانای خەڵکی فەلەستین و جێگیرکردنی داگیرکاری ئیسرائیل. بە واتایکی تر پلانەکە لە ژێر پۆشینی نێودەوڵەتی و دروشمی گەشەکردندا بەیان دەکرێت، بەڵام لە ڕاستیدا لەسەر بەردەوامی داگیرکاری کۆنتڕۆڵکردنی غەزە جەخ دەکاتەوە. ئەمە لە کاتێکدایەکە ئێستا هەموو کەسێک دەزانێت کە پاراستنی مافە بنەڕەتیەکان و سەربەخۆی سیاسی فەلەستین تەنها لە ڕێگەی پشتگیری ڕاستەقینە و نەک زاهری لەلایەن کۆمەڵگای جیهانیەوە و
جەخ لەسەر چارەسەری دادپەروەرانەی کێشەی سیاسی و یاساییەکان ممکن دەبێت. هەر پرۆژەیەک کە لەم ڕێڕەوە لا بدات و کێشەی فەلەستین بگەڕێنێتەوە بۆ ئاستی پرۆگرامێکی ئابووری یان بەڕێوەبردنێکی تەکنیکی لە کۆتاییدا فەلەستینیەکان وەک نەتەوەیەکی تەواو بەرەو لێوار دەڕۆن و دەنگە مێژوویەکەی بە هێواشی لاوازیش ئەبێت. لانیکەم تا ئێستا دەرکەوتووە کە پشتگیری لە مافە سەرەتاییەکانی خەڵکی فەلەستین ناتوانێت سنووردار بێت بە هەڵوێستی سەرۆکە سیاسیەکان. ئەزمموی مێژووی نیشان دەدات کە زۆرێک لە دەوڵەتە عەرەبی و ئیسلامیەکان بەهۆی پەیوەندیە استراتیژیەکانیان بە ویلایەتە یەکگرتووەکان و هێزە ڕۆژاواییەکانی تر توانایی گرتنی هەڵوێستێکی سەربەخۆ و کاریگەریان نییە. لەبەرەوە پێم وایە ڕۆڵی خەڵکی ئەم وڵاتە هەروەها بۆ چوونی گشتی جیهانی گرنگێکی تایبەتی هەیە. دەبێت بە ئاگاداری تەواو و وریایی بەردەوام فشاری خۆیان زیاد بکەن و لەسەر دامەزراندنی وڵاتێکی سەربەخۆی فەلەستینی و پاراستنی مافە نیشتیمانی و مرۆڤایەتیەکانی گەلی فەلەستین بن. کاک سەعید هەروەها دەڵێت با حەقیقەتێک ئاماژە پێ بکەم. لەم ئاماژەکردنەدا مەبەستم لایەنگیری لە حەماس و سیاسەتەکانی نییە و بە پێچەوانە وا ئەزانم سیاسەت و کردەوەکانی ئەم ڕۆتە زیانی زۆر گەیاندووە بە پرسی خەڵکی فەلەستین. بەڵام پێش 7 ئۆکتۆبری 2023 مەسەلەی فەلەستین لە سیستەمی نێودەوڵەتیدا بە ئاستێکی زۆر پەراوێز خراپ بوو و لە ڕاستیدا لە دەستوری کاری دامەزراوە و هێزە جیهانیەکان لابرابوو. دوای ئەم بەروارە شەپۆلێکی بەرفراوە لە وریایی و ئاگاداری لە نێو بۆچوونی گشتی جیهاندا دروست بوو سەبارەت بە قەیرانی فەلەستین. شەپۆلێکە بە ڕنگدانەوەی بەرفراوانی تاوانەکان و ئاکامە مرۆڤەتیەکانی داگیرکاری بووە هۆی زیادبوونێکی بێوێنەی ڕق و تووڕای جیهانی لە داگیرکاری زوڵم و کوشتاری کۆمەڵگەی فەلەستینەکان و جارێکی تر مەسەلەی فەلەستینی کردووە بە یەکێک لە تەوەرە سەرەکیەکانی دیسکۆرسی سیاسی و ئەخلاقی جیهان. بەرگری و بەرەنگاربوونەوەی گەلی فەلەستین و ڕاپەڕینی کەموێنەی ویژدانی کۆمەڵایەتی جیهانی نەک تەنها ڕووی ڕاستەقینەی داگیرکاری و توندوتیژی ئاشکرا کرد، بەڵکو لە کۆتاییدا لە شکڵپێدانی بڕیاری ویلایەتە یەکگرتووەکان بۆ کۆتایی هێنان بە جەنگیش ڕۆڵێکی بڕیاردەری گێڕا. بۆیە من پێم وایە هاوپشتی جیهانی لە پرسی فەلەستینی و دژایەتیکردن لەگەڵ داگیرکاری و ئەو جنایەتانە کە دەوڵەتی ئیسرائیل لە فەلەستین کردوویەتی و دەیکات ڕۆڵی بەرچاوی هەبوو کە تەنانەت ملدانی ئەمریکا و ئیسرائیل و ڕۆژاوا بۆ کۆتایی هێنان بەم شەڕە نابرابەرە. لە بارودۆخێکی ئەوادام وریایی و یەکڕێزی جیهانی دەبێت بە ڕێبازێکی هەواهەنگ و ئامانجدار جەخت لەسەر پێویستی دامەزراندنی دەوڵەتی سەربەخۆی فەلەستینی و ناسینەوەی تەواوی مافە نیشتیمانی سیاسی و مرۆڤایەتیەکانی ئەم نەتەوەیە بکاتەوە. لە کۆتاییدا کاک سەعید بەم جۆرە بێزاری خۆی لە شەر دەردەبڕێ. سەرنجام جەنگ کۆتایی دێت و سەرۆکەکان لەگەڵ یەکتر گەرم دەگرنەوە و دەمێنێتەوە ئەو دایکە پیرەی کە چاوەڕوانی کوڕە شەهیدەکەیەتی و ئەو کچە جوانەیە کە چاوەڕوانی دڵدارەکەیەتی و ئەو منداڵانەیە کە چاوەڕوانی باوکە پاڵەوانەکەیانن. من نازانم کێ وڵاتی فرۆشت، بەڵام بینیم کێ نرخەکەی ئەدا. ئەم تەرحا ئەگەر چی ناتوانێت جێگەی ڕەزامەندی خەڵکی زۆڵم لەکراوی فەلەستین بێ، بەڵام لانی کەم ئاوری شەڕێکی نابەرابەر ڕادەگرێ و لەوانەیە دەرفەتێک بێ بۆ بە دوواداچوونی مافە پێشێلکراوەکانی خەڵکی فەلەستین بە شێوازێکی تر. خاک این گندم تو خیابونه، خوشه خشم من و تو تشنه بارونه. حق ما کم نیست، زانوی غم نیست، قلب ما که دور از هم نیست. دنیای تازه این یه آغازه، پنجره تا رویا بازه. یا همه با هم یا همه تنها، بلا چاو بلا چاو بلا چاو چاو چاو. میپریم از خواب یه شب مهتاب، ما که بیداریم تا فردا. آخرش زنجیر ظلم عالمگیر میشکنه با دستای ما. هاوڕە لەیلا لە شاری سنەوە نامەیەکی بۆ ناردوین و دەڵێت لە بەستێنی ئەم گۆڕانکاریانە لە ئاستی جیهانی و ناوچەیدا
ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران ئێستا لەسەر دوو ڕیانێک وەستاوە. ڕێگای یەکەم خواردنەوەی دووبارەی جامی ژەهر و تەسلیم بوون، واتە وتوێژ لەگەڵ ئەمریکا، دەست هەڵگرتن لە بەرنامەی ناوەکی دروستکردنی موشکی بالستی و هەڵوەشانەوەی ڕێکخراوە نیابەتیەکان. لەم حاڵەتەدا گەماروەکانی ئەمریکا و ڕۆژاوە لەسەر ڕژیمی کۆماری ئیسلامی هەڵدەگیردرێن یان سوک دەکرێن. هاوڕێ لەیلا لە ئێدامەدا دەڵێ با لێرەدا ماژە بە خاڵێکی گرنگ بکەم، ئەوەی وا بە ترامپیزم ناسراوە. لە ڕاستیدا دژایەتی بنەڕەتی ئەخلاقی و ئایدۆلۆژی لەگەڵ ڕژیمە دیکتاتۆرەکان لە جۆری کۆماری ئیسلامی ئێران نییە. ترامپیزم نەک تەنها خوازیاری ڕوخاندنی ڕژیمی دژە دیموکراتیک و پێشێلکاری مافەکانی مرۆڤی زاڵ بەسەر ئێرانیە، بەڵکو تەنانەت بەباشی دەتوانێت لەگەڵ ئەم جۆرە ڕژێمانە لە هەموو شوێنێک پەیوەندی باش لەسەر بنەمای پێوانەکانی مامەڵەکردن دابمەزرێنێت. بەم ڕوونکردنەوەیە ئەگەر ڕژیمی کۆماری ئیسلامی ئەم ڕێگای یەکەمە واتە وتوێژ و هاوکاری هەڵبژێرێت، فشارە ئابوووریەکان لەسەر خۆی کەم دەکاتەوە و دەرفەتێک بۆ پاراستن و مانەوەی خۆی بەدەست دەهێنێت. بەڵام لەگەڵ ئەمەشدا بە هیچ شێوەیەک توانایی چارەسەرکردنی قەیرانی ناوخۆی وڵاتی نابێت، چونکە کێشەکانی کۆمەڵگەی ئێران پێکاتەی سیستەمی و بەرهەمی سروشتی نیزامی ئاینسالاریە. لە ڕێگای دووهەم هاوڕێ لەیلا نووسیوێتی درێژەدان بە سیاسەتی پیچاندن و دەستێوەردان لە ناوچەکە لە ڕێگای ڕێکخراوە نیابەتیەکانەوە. ئەگەر کۆماری ئیسلامی لەسەر ئەم سیاسەتە ماجراجویانە وە گێلانەیە بەردەوام بێت، جگە لە توندبوونەوەی گەماروەکان کە دەستی پێکردووە، ئەگەری دووبارە بردومانکردنی ناوەندە سەربازی و ئەتۆمیەکانی ئێران لەلایەن ئەمریکا و ئیسرائیلەوە زیاتر دەبێت. لە حاڵەتی ئەم دەستێوەردانە سەربازیە، بارودۆخی وڵات و خەڵک خراپتر دەبێت. ڕژیم هەڵبەت بە پێچەوانەی ئارەزووی هەندێک کەس بە پەلە ناڕۆخێت. ڕەنگە بتوانێت بە پشبەستن بە هەستی نیشتمان پەروەری خەڵک بەشێک لە کۆمەلگا بە شێوەیەکی کاتی بەرەو لای خۆی ڕابکێشێت و بەرخۆدانی تا ئێستا پەراوێز بخات. بەڵام لەم حاڵەتەشدا گومان نییە کە زۆرینەی هەرە زۆری خەڵکی ئێران لەگەڵ ئیدانەکردنی هێرشی سەربازی و سەرەڕای زیانە گیانی و مادیەکان مل بە پشتیوانیکردن لە ڕژیمی ستەمکاری زاڵ بەسەر خۆیان نادەن. لە ڕوونبوونەوەی ئەوەی کە باسکرام، ئێستا باس لەوە بکەین کە لە حاڵەتی ئەگەری دووبارە بوونەوەی هێرشی سەربازی لە ئێران ئۆپۆزیسیۆن چه هەڵوێستێکی دەبێت. دەزانین کە یا بگرێتە بەر. دەزانین کە بارودۆخی ئۆپۆزیسیۆنی ئێران بەگشتی لە حاڵەتێکی زۆر ناڕێک و پەرتەوازەیە. دەتوانین وێنا بکەین کە لە حاڵەتی هێرشی دووبارەی سەربازی بۆ سەرێران ئەم درزانە دژایەتیەکان و فرەدەستەیەکانی ئۆپۆزیسیۆن هێشتا زیاتر و تونتر دەبن. بەرامبەر بە دەستێوەردانی سەربازی، سێ شێوەی هەڵوێستی لەلایەن ئۆپۆزیسیۆنەوە دەتوانێت وێنا و پێشبینی بکرێت. تێفی یەکەم، ئەو ڕۆتانن کە بە گومانی زۆر ئاشکرا یان شاراوە بە مەرج یان بێمەرج بە شێوەیەک پشتگیری لە کردەوەی سەربازی دەکەن. پاشایەتی خوازان، مجاهدین و لەوانەیە هەندێک ڕەوتی کۆماری خواز لەم تەیفە ئەگرێتەوە. ئەمانە هەمیشە خوازیاری ڕوخاندنی ڕژیمی مەلاکان بوون و هەن بە پشبەستن بە هێزی دەرەکی یان دەسەڵاتێک لەسەرەوە. بەڵام ئەمانە ئەستەمە بتوانن بە سیاسەتی پشبەستن بە دەسەڵاتە دەرەکیەکان کردەوەیەک ئەنجامدەن. خەڵکی ئێران ڕوخاندن لەسەرەوە و بە یارمەتی هێزە دەرەکیەکان دووجار بە شێوەی کودەتای سەربازی لە سەردەمی پەهلەویەکان تاقییان کردووەسە و لەوە ناچێت جارێکی تر تاقیکەنەوە. لەمانە گرنگتر ئێستا تەنیا و تەنیا کێشەی دەسەڵات لە ئێران چەند مەلا نییە. کێشە لە سیستم و مناسباتێکەکە ستەم و نابەرابەری دەخڵقێنێ، چ مەلا بێ چ پاشە بێ ئەمە وەک گوتارێکی گشتی جێگرتووە. کێشەی سەرەکی ئەم تەیفە کە خۆیان بە یارمەتی دەرەکی ئامادە کردووە کە بخزێنە دەسەڵاتەوە، خەڵکێکەکە پێش ئەوەی بیر لە ڕوخاندن و لابردنی چەند مەلا بکاتەوە، بیر لەوە دەکاتەوە کە چۆن دەتوانێت ئاوات وەرەزوەکانی واتە ئازادی و بەرابەری و ژیانێکی بەختەوەرانە بۆ خۆی دەستەبەر بکات. تا ئێستا ئەم تەیفە بە شیاوی بەدیهاتنی ئەم ئاوات و ئارەزویانە نازانێت. تەیفی دووهەم، ئەو ڕۆتانە دەبن کە بە ناوی بەرژەوەندیە نەتەوەیەکان سربەخۆی نەتەوەئی یان خەباتی دژە ئەمپریالیستی، دژە سەهیۆنیستی لە بەرامبەر ئەمریکا و ئیسرائیل
هێرشی سەربازی محکوم دەکەن و بۆ پشتگیری لە ڕژیمی کۆماری ئیسلامی هەڵدەستن. بەشێک لە چاکسازی خوازان، نەتەوە پەروەران، کۆماری خوازان و چەپی نەریتی یان سنەتی دژە ئەمپریالیزمی ئەمریکا و دژە ڕۆژاوا لەم دەستەی دووەمە جێدەگرن. لەوانەیە بۆ کورزماوە بتوانن لە ژێر ناوی دیفاع لە خاک و وەتەن هێز کۆبکەنەوە، بەڵام لە ئێدامەدا بەهۆی جیاوازی قوڵی نێوانی دەسەڵات و خەڵک لەگەڵ موشکل بەرەوڕوو دەبنەوە. تێفی سێهەم، سەرنجام هێزی چەپ و دموکرات و سیکۆلار کە دژی هێرشی نیزامین، بەڵام لە پلەی یەکەمدا ڕژیمی کۆماری ئیسلامی بە پێ سیاسەتە ماجراجویانە و کۆنەپەرستەکانی هۆکار و بەرپرسی سەرەکی دروستبوونی بارودۆخێکە دەزانن کە ئەمڕۆ بەم ئامانجە گەیشتووە، لە هەمان کاتدا ئەم تەیفە بۆ کۆتایی هێنان بە شەڕ و نائەمری لە ڕێگەی بەرپاکردنی بزوستنەوەی ناڕزایەتی جەماوەری بۆ ڕووخاندنی ڕژیم وەک هۆکاری جەنگ و وێرانکردنی وڵات تێک دەکۆشن و مەجال نادان دروشمی فریوکارانەی دیفاع لە خاک و وەتەن دەسەڵاتی کۆماری ئیسلامی درێژکاتەوە. لەم بارودۆخەدا ئەم تەیفە سێهەمە دەبێت دووبارە هەڵوێستە بنەڕەتیەکانی خۆی لە ئاراستەی داواکاری ڕووخاندنی ڕژیم لەلایەن بزوستنەوەی خودی خەڵک لە ناوخۆی وڵات و بە پشتبەستن بە هێزی خۆی بخاتە ڕوو. ئەوەی پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەم ڕەوتە یان هێڵی سێهەمەوە هەیە لە چەند خاڵی بنەڕەتیدا ناو دەبە. یەکەم، هەڵوەشانەوەی بەرنامەی سازکردنی چەکی ئەتۆمی موشەکی کە ئەمنیەتی ناوچەکە بخاتە مەترسیەوە. دووهەم، هەڵوەشانەوەی هەموو ڕێکخراوە نیابەتیەکانی ڕژیمی ئیسلامی لە ڕۆژهەڵاتی نێوەڕاست، کۆتایی هێنان بە پشتگیری دارایی، سیاسی، سەربازی و استراتیژی ئێران بۆ حوسیەکان لە یەمەن، حەزبۆڵای لۆبنان، ڕێکخراوی حەماس و جیهادی ئیسلامی لە غەزە و حەشتی شەعبی لە عێراق. کۆتایی هێنان بە هەر جۆرە دەستێوەردان و هێژمونخوازی ئێران لە ڕۆژهەڵاتی نێوەڕاست و لە شوێنەکانی تری جیهان. سێهەم، پابەندبوونی ئێران بە بنەماکانی مافەکانی مرۆڤ و کۆتایی هێنان بە سیاسەتی هەناردەکردنی تیرۆر چ لە ناوخۆ و چ لە دەرەوەی وڵات. جاخۆ ئەگەر کۆماری ئیسلامی لە سیاسەتی دەرەوەی خۆی ئەم خاڵانە ڕەچاو بکات، مانای ئەوەیەکە لە ناوخۆیش دەبێ گۆڕانکاری جدی لە سیاسەتەکانی بەدی بێنێ. دێ ئەوە ئیتر کۆماری ئیسلامی نییە. کۆماری ئیسلامی بە درۆ و فری و سەرکت و سەلماندنی بێمافی دامەزرا و هەر بەم ئامرازانێ 47 ساڵە دەسەڵاتی خۆی پاراستووە. ئەگەر ئەمانێ لێ بسەندرێتەوە، کۆماری ئیسلامیەک نامێنێ. من پێم وایە ئێستا دوای هەر ئیسلاحێک لە کۆماری ئیسلامی چ لە سیاسی دەرەوە و چ لە سیاسەتی ناوخۆ کات بە فیڕۆدانە. کۆماری ئیسلامی توانایی هیچ چەشنە ئیسلاحێکی نییە، یانی ناتوانێت چۆن لەگەڵ خەڵکێک ڕوبەڕوویەکە هەر ئیسلاحێک دەکەنە سەنگەر بۆ بەدەستێنانی سەنگەرەکانی تر. ئەوان باش دەزانن بۆیە ناوێرن، تەنیا ڕێگەیان هەر درێژە بە هەمان سیاسەتی درۆ و فری و سەرکوتە کە ئەویش ئاخر و عاقیبەتێکی نییە. هەر کارێک بکەن ئاخرەکەی نەمانە، فقط کاتەکەی درەنگ و زووی هەیە. شماڵی هێڵەشنەی بەسۆز و تاو بەسۆز و تاو دامە و بەهار بەفریداگین کاری وڵاتەکەم باوەکەم باو منژی لەمۆ مەوژی لەموای دوایە زەران ئاولی پدان نیسانەوە گردە هاویم مەیڵی بەوە
تەواوی باوە کوژراو مێسکەڕژێنێ بە تەسا من بە سۆستێ لاوەستینە باقینترم لەو هەناسە من باوەڕێم بوومە لەرزام دێڵی زەوی دەلەرزێنم جێ و کەنان لا بندنم هەموو گیانە دەهاژێنم من ڕووناکی ئاسۆژێنم وەک تاوەڵێم بۆ ژێر دەسان من شوڕشی ماگرە سوورە کەی کوردستان ماگرە سوورە کەی کوردستان ماگرە سوورە کەی کوردستان ماگرە سوورە کەی کوردستان ماگرە سوورە کەی کوردستان. هاوڕێی سووسان لە نامەیەکدا نووسیویەتی دوای ئاعترافی سەرلەشکەری تاوانبار سەعید قاسمی کە وتی سەنگەری حجابیان لێگرتوین و دوای ڕاگەیاندنی شکستی حجاب لەلایەن باهونەرەوە ئەم جارەیان پزیشکیان بە فەرمی ڕاگەیان کە هیچ کەس بە بۆنەی حجابەوە لێپرسینەوەی لێ ناکرێت. بەم جۆرە ئەوان دەڵێن ڕاپەڕینی ژینە ئێمەی لە سەنگەرێکدا شکستدا. تەنیا قسەی ڕاستیان هەر ئەمەیە کە وابوو دەتوانین بڵین پیرۆز بێ ئەم شکستتان و بە هیوای شکستەکان لە سەنگەرەکانی تردا. ڕاگەیاندنی ئەم شکستە لە دەمی دوژمنەوە لە هەزاران دروشم لە گۆڕەپانەکاندا ئاشکراترا. چونکە ڕاستیەک دەخاتە زەر زمان کە ملیۆنان ژن و پیا بە هاوار و بەرگری و گیانی خۆیان نووسیویانە. کەوابوو ڕژیمی ئیسلامی لە یەکێک لەو سەنگەرانەیە کە ژیانی خۆی لەسەر بنیاد نابوو شکستی خوارد. حجاب لە ڕۆژی یەکەمەوە ئاڵای ڕەشی ئەم حکوومەتە بوو. سەنگەرێک بۆ سەپاندنی کۆلایەتی بەڵگەیەک بۆ خاوەنداریەتی لەسەر جەستێژن و لەو ڕێگەیەوە خاوەنداریەتی لەسەر هەموو کۆمەڵگا. هەمان دەسماڵ لەسەر سەری منداڵی 6 ساڵ، هەمان باتۆم بەسەری کچێکی قوتابی، هەمان چادری زۆرەملێ لە کارگە و فەرمانگە و شەقامدا. یەکێک لە ستونە بڕەنەسەکانی دەسەڵاتی ئیسلام و حکوومەتی ئیسلامی بوو. و ئێستا فەرماندەکان دانی پێدا دەنێن ئەم سەنگەرە ڕووخە. کاتێک لە شەقام، زانکۆ، مترۆ و کارگەکاندا ژنان بێحجاب دەردەکەون، مانای ئەوەیە ئەم یاسای خوایە مردووە. تەنانەت ئەگەر لەسەر پەڕەکانی ڕۆژنامەی فەرمیدا هێشتا لیستێک لە سزا و حکم چاپ بکرێت. ئەم شکستە بەرهەمی ڕاپەڕوونی و خەباتی نەوەی گەنجە. سەدان هەزار ژن و پیا و هاتنە شەقام لە بەرامبەر گولە و باتۆمدا وەستان. ژیناکان و نیکاکان و دەیان کەسی تر گیانیان بەخت کرد. سەنگەری یەکەمی ئرتجاعیان ڕووخاند. ڕژیم ملیارەها خەرجی پاسەوانی لە ئەم یاسایە دژە ئینسانیە کرد، سپا و بەسیجی ناردە شەقام هێشتاش دەیکات، بەڵام فەرماندەکانیان بەڕوونی دەڵێن نەمانتوانی. ئەمە هەمان ئەو ساتەیەکە ئاگایی دەبێتە هێزێکی مادی، بەڵام گاڵتەی تاڵی مێژووی لە ئێرەیە. ڕژیمێک کە بە حیجاب و دروشمی یان ڕووسەری یان تووسەری دەستی پێکرد، دەڕوات تاکو بە حیجابیش بگاتە خاڵی کۆتایی تەمەنی. ئەوان ویستیان بە حیجاب کۆمەڵگەیەکی ملکەج دروست بکەن و هەمان حیجاب ئەمڕۆ بووە بە گورێسی دار کە بە ملی خۆیاندا هەڵواسراوە. هەر ژنێکی بێحجاب لە شەقامدا بەڵگەیەکی زیندووە بۆ مردنی ئایدۆلۆژیای ئیسلامی. هەر قوتابیە کە بە قژی کراوە لە پۆلدا دادەنیشێت فاتحایەکە بۆ شەریعەت و فەقی ئیسلام. ئەوان ویستیان حیجاب کەنە سەنگەری یەکەم بۆ زاڵبوون بەسەر کۆمەڵگا، بەڵام ئێستا هەمان سەنگەر خاڵی دەستپێکی کۆتایی دەسەڵاتیانە. ئەو ژنانەی کە دەبوو سێبەرنشین و ناوماڵی بن ئێستا ئاڵادارانی ڕووخاندنن. بەڵام گرتنی ئەم سەنگەرە سەرەڕایگرتنی مێژووەکەی تەنها سەرکەوتنێکی گرنگە لە جەنگێکدا، نەک کۆتایی کار. دوژمن هێشتا زیندووە، هێشتا دەکوژێت، هێشتا نان و ژیانی بەبارەمتای کردووە. ئەگەر ئەم سەرکەوتنە لە سەنگەری حەجابدا نەبێتە سەکۆی بازدان بۆ ڕووخاندنی گشتی ڕژیم، ئێرتجاع ڕێگای تر بۆ مانەوە دەدۆزێتەوە. لێرەیە کە پێویستی پێشڕەوی و پەیوەندی بزوتە کۆمەڵایەتیەکان خۆی دەردەخات. هیچ کەس نابێت واتە هیچ کەس نابێت بەمە ڕازی بێت. ئازادی حیجاب هەرچەند
درەوشاوەیە بەڵام بەز نییە دەبێ پاشایەتی خوازێک کە ئەمڕۆ لە بەرامبەر ئاڵای ژنجیان ئازادی دروشمی پیا و نیشتمان ئاوەدانی دەڵێتەوە و بەیانی دەست ئەداتە دەستی خوێناوی نەتانیاهو تا شارەکان بمباران بکات هەروەها دەبێ چاکسازی خوازێک کە ئەمڕۆ فرمێسکی تیمساح بۆ ژینا دەڕێژێت بەیانی یاسایکی نوێ بۆ کۆلایەتی بنووسێت بزانن کە خەڵکی ئێران بڕیاری خۆیان داوە کە بە هیچ ڕازی نابن تا گەیشتن بە ژنجیان ئازادی ژنان و گەنجان نیشانیاندا کە دەتوانن دیواری یەکەمی ارتجاع بڕوخێنن بەڵام ئەم دیوارە بەشێکە لە کۆشکێکی گەورەتر کۆشکی سەرمایەداری ئیسلامی سەرکەوتن لە سەنگەری حیجاب ئەو کاتە دەبێتەوە شۆڕەشی کۆمەڵایەتی کە لەگەڵ بزوستنەوەی ڕزگاری بەخشی کرێکاران دژ بە دەستدرێژی دژ بە هەژاری و بێکاری پەیوەند بخوات و بگۆڕدرێ بۆ دیاردێکی یەگرت و گۆڕانکار. کۆرپەی سەر هەڵدانە زانستگی فام و هەرمانە داوێنم فێرگەی ژیانە گڕ و گاڵی بەرخۆدانە لەیلەیەم وانەی هەوینە وانە یاسایەتی ژینە ڕاهێنانی سەربەستیە ئاوازی خۆشەویستیە ئەمن ژێنم ژنجیانە ئەلف و بێژین و ڤیانە ئەمن ژێنم ژنجیانە ئەلف و خواژنی ئاوین و ئاشتیم جیهانم هەرە ڕەنگینە لەشی لێگیانی خۆشین دەم بەداماری ئەم جیهانە داوێنم تەرجی لە بۆنی فەلسەفەی گوڵی ژیانە ئەمن ژێنم ژنجیانە ئەلف و بێژین و ڤیانە ئەمن ژێنم ژنجیانە ئەلف و بێژین و ڤیانە ئازاری ژینی نەحازی لەبەر بێتە برەوتونە لانگی کۆرپەی سەر هەڵدانە زانستگەی فام و هەرمانە داوێنم فێرگەی ژیانە گوڕ و گاڵی بەرخۆدانە ئەمن ژێنم ژنجیانە ئەلف و بێژین و ڤیانە ئەمن ژێنم ژنجیانە ئەلف و بێژین و ڤیانە نەرمین لە شاری بانەوە نامێکی بۆ نردوینی و ئەنووسیویەتی هاوڕێیانی بەرنامە ئێمە بینەران سڵاو ماندوو نەبن سەرچاوم
لەم ڕۆژانەی ڕابردوودا فستیڤاڵێکی ئاینی بە ناوی تاجی زێڕین لە شاری بانە بەڕێوەچوو. پێم باش بوو لەم بوارەدا ڕاو بۆ چوونی خۆم دەرببڕم و داوا لایەوە بکەم کە لە بەرنامەیە مەوبینەراندا بڵاوی بکەنەوە و لەم ڕێگایەوە ئەمەوەی بڵێم ئەم نمایشە لە جیاتی تاجی زێڕین دەبوو ناوی تاجی کۆیلایەتی بێ، سیمای ڕاستەقینە شاری بانە و کچان و کوڕانی ئەم شارە سەربەرزە نییە. زۆر سپاس هاوڕێ نەروین بۆ نامەکەت. هاوڕێ نەرمین دەڵێت چۆن هەموو کەسێک دەزانێت کە لاوانی ئەم شارە سەنگەری خەبات دژی سیاست و سمبۆلە دواکۆچۆکانی کۆماری ئیسلامی لەوانە حیجابی زۆرەم لێ هەموو کاتێک لە پێشەوە بوون. ئێستاش لە کاتێکدا کۆماری ئیسلامی یەکێک لە سەنگەرە ئایدۆلۆژیەکانی بۆ داسەپاندنی کۆیلایەتی بەسەر ژنان و کۆمەڵگا لەدەستداوە ڕووی کردووەتەوە خستنی ئەم جۆرە نمایشانە کە شتێک نییە جگە لە ئاخرین پەلەقاژەکانی پارێزەرانی تەحقیر و بێحورمەتی بە کەرامەتی ئینسانی ژن. ئەم کۆنە پارێزانە لەم نمایشە نزیکەی 700 کچیان کە ژمارەیەک لەوان خوار تەمەنی 18 ساڵ بوون بە مەبەستی ئامانجی بڵاوکردنەوەی کولتوری حجاب وەڕێکخراوە کۆ کردوێتەوە. چاو لێ بکەن پاش 7 ساڵ دەسەڵات و بڵاوکردنەوەی بیری کۆن و دواکەوتوانەی حجاب، دوای 7 ساڵ زەبر و زەنگ نواندن بۆ سەلماندنی حجاب، دوای 7 ساڵ هەڕەشە و زیندانیکردن و کوشتن و بڕین کچان و کوڕانی ئەم وڵاتە کەمل بە کۆلایەتی و تەقیر و سوکایەتی نادەن، تازە مەبەستیانەکە کەلتوری حجاب بسەپێن و بڵاوی پێ بکەن. دیارە کارەکەیان عیبێکی گەورە هەیە. عیبەکە ژەوەیەکە هەر لە سەرەتاوە حیجاب وەک یەکێک لە بنەماکانی دەسەڵاتی ئاینی کە بە دروشمی یا ڕووسەری یان تووسەری خۆی سەپان نامۆ بوو لەگەڵ بیر و زەینی ئینسانی ئازاد، نامۆ بوو لەگەڵ پاراستنی حورمەت و کەرامەتی ئینسانی. لە ماوەی ئەم 47 ساڵەدا ژنان و پیاوانی ئازادە و پێش ڕۆشنبیر بە شێوەگەلێکی جۆر بە جۆر دژی ئەم نیشانەی کۆلایەتیە و وەدەنگ هاتون و تا سەرنجام لە بزوستنەوەی شۆڕەشگەرانی ژینەدا حیجاب وەک سەمبۆلی سوکایەتی کردن بە ئینسان فڕێدرا و ئەمڕۆ کەوتونەتە پەلەقاژەکردن. ئەمە لە کاتێکدایە کە کاربەدەستانی کۆماری ئیسلامی یەک بە دوای یەک دێن و شکستی خۆیان لە داسەپاندنی حجاب ڕادەگەێنن. ئەم نمایشەوە لە شاری بانە بەڕێوەچوو زەڕەیەک لەم حەقیقەتە ناگۆڕێ کە ئەم سەنگەرە بەم جۆرە نمایشانە لە کشان و کوڕان و خەڵکی وەڕەز لە دەسەڵاتی کۆماری ئیسلامی وەرناگرێتەوە. هاوڕێ نەرمین هەروەها نووسیوێتی شایانی باسە لە کاتێکدا کات دەسەڵاتدارانی ئەمنی کۆماری ئیسلامی لە کوردستان هەموو چالاکیە مەدەنی سیاسی و کەلتوریەکان بە توندوی کۆنتڕۆڵ دەکەن و بەر بە هەر چالاکیەک دەگرن و چالاکانی سیاسی و مەدەنی بە سناریۆکانی دەستگا ئەمنیەکان ڕوبەڕووی دۆسیە سازی دادگای دەبنەوە، مەراسمی لەم شێوەیە بە پاڵپشتی دەسەڵاتدارانی ئەمنی و بەبێ هیچ سنوورداریەک بەڕێوەچێ کە پێمان دەڵێ دەستگا ئەمنیەتیەکان ڕێک خەری سەرەکی ئەم نمایشە بوو. شاننا دارسان بر سوزاننا توی و توی و چماننا کوان و یژیان کشاننا پشتمان لجیر ظلم سرکتان خمودیه پشتمان کل بریم و بارمان شادی و آزادیه نیشتمان گنج نیل و رخبات آگریل روش حالات تا و کهکشان چیه عصر زاگ رسرشه عصر زاگ رسرشه
گیانده ارومیه لوکی شوا بگورنی لوکی شوا بگورنی ای شوا ردی بتورنی تا دو جار باد و شادی جنجیان آزادی جنجیان آزادی جنجیان آزادی جنجیان آزادی زۆر بەداخەوە ئاگادار بووین کە کاگ عەلا معرفەت دۆستی دێرینی کۆمەڵە و سیمای ناسرە و خۆشەویستی شاری سەقەس سێشەممە ڕێکەوتی 7 ئۆکتۆبر لە یەکێک لە نەخۆشخانەکانی شاری ستۆکۆلم لە وڵاتی سوید بۆ هەمیشە کۆڕی بنەماڵە و دۆستان و یارانی خۆی بەجێهێشت. کاگ عەلا بەهۆی خەسڵەت و ڕەفتاری میهرەبانانە و دڵسۆزانەی جیا لە بنەماڵەی لە نێو دۆستان و نزیکان و هەر کەسێک کە دەیناسی جێ متمانە بوو و ئەوی وەک سیمایەکی جێباوەڕ و خۆشەویست لێکرد بوو. هاوڕێ گیان بەختکردووی ناو ڕێزەکانی کۆمەڵە کاگ سەلاح معرفەت برای کاگ عەلا پەیوەندی ئەوی لەگەڵ کۆمەڵە و بزوستنەوەی ڕزگاری خوازانەی لە کوردستان پچەوتر و قایمتر کرد بوو. ئەگەرچی کاگ عەلا بەهۆی نەخۆشی چالاکی ڕێکخراوەی نەبوو، بەڵام هیچ کات وەفاداری خۆی بە ڕێبازی کاگ سەلاحی برای و هەموو گیان بەختکردوانی ڕێگەی ئازادی فەرامۆژ نەکرد. ئێمە لە ڕێگای ئەم بەرنامەیە و هەروەها لەلایەن هەموو ڕێزەکانی ناو کۆمەڵە پڕ بەدڵ سەرخۆشی خۆمان پێشکەش بە بنەماڵە و خزم و دۆستانی کاگ عەلا دەکەین و خۆمان بە بەشداری غەمیان دەزانین. یاد و بیرەوەریە شیرینەکانی کاگ عەلا بەرز و پیرۆز بێت. بەڵێ هازیزان و بینەرانی خۆشەویست، زۆر سپاس کە تاکو ئێستا بینەرمان بوون. بۆ هەرچێ زیاتر ڕازانەوەی بەرنامەکەی خۆتان پەیوەندیمان پێوە بکەن و ڕاو بۆچوونی خۆتان لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنە کە لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکانتان ئەیبینن بۆمان بنێرن. جارێکی تر سپاس کە تاکو ئێستا بینەرمان بوون و تا بەرنامەیەکی دیکەی ئێمە بینەران ماڵەوە.